هاتی ڕۆڵە مەکە شوێرمانەکەی کوڕم با چۆنی چۆنی جەوەیان باشی باوکی من قوربانم بورە تاقیر بڕەوە دوان لەوێ کەوتوو بنە سەریەکە یەکیان خەریبار بکوژن شەڕیان بوو وەڵامیش فەلاقیانە گورێکی دوو فیشەکەم نابقاتیان ئیدی کوڕم ئاخر دەبەست بۆ بەنگم بۆ بنێرە تۆ چیت یەک زەڕە عەسابە ساعت بێ کاکە تو هەچی بەدڵە نەبێت شەڵق فیشێکی پێوانی کوڕ نابێ باوە نابێت چۆن نەبێ موشکیلە دروست بێ لەم ئاوایی ئێمە باش خۆ من غەڵەتم کرد ناوم نای جەوهەر تۆزە بیێڕ ئیسراحەت کردن هەموو زەلامانە چی کوژی تۆ بێ بەڵاویت قابلیانە باوە ئەزانم خۆ هەمە هەموو گوند هەموو اعتیمادمان لەسەر توێ بەڵام تۆ نابێت غەوارێ بێەوە ئاڕوا تۆ لێ فیشێکی پێوانی کوڕی من گیانی باوە نا ئەو خەڵکی ئاوایە بۆ السلام عليكم ئای بەخێر بێ سەلام یاخوا بەخێر بێ سەر چاوەکان باشکانە بەخێر سەلامەتی شکر ها حیوان پەلامای ناوی شێر پڵنگ شتێ لەخوا بە زیابی ئەم ناو ئەمینە شێر و پڵنگ کوا ماوە ئێستا کوا شێر هەیە نییە ناوەڵا بەز ناشکوری نەبێ هەمووی کولێ لە چۆلەکە زۆرتر دەی یاخوا بەخێر بێ ماشەڵڵا پیازەکەشی جوان ڕۆڵە شۆرمانەکەی ئەمە و پیازە زۆر جوانە لەسەر شەستێکە دانرا بوو فەردەی بە 3000 ویستم دوان بێنم بەخوا بۆم هەڵنەگیرە ورە پیاز سەگە هەڵە گیری بەخوا هەڵناگیری ئەمە حەز لە پیازە تۆ ئەرێ بابەت ها کاکە گیان کردرا کورە لە شۆرمانەکەی دەلای بە کاکە سوعبەتەکە بە قوربان چی بەسەر من پیازم بۆ چێ ڕۆحەکەم باشە دەیخەی لاکە بەس من ئەمە یەکەم جارمە ببیستم مارەی کچ پیاز بێ جا من ئەمە ئەگەر هەموو کەسێک بزانێت کاکە من خۆم عەقڵی خۆم ئیش دەکات ئەرە وەڵڵا ڕاستەکە دەیت بنە بێت لە خزمم بەس ئیشەڵا یەک شتیکە مابوو پێ بڵێم ئەم سەریمانگە بێت ئەبێ بیژۆچی لە چۆرمانەکەی ڕۆڵە کاکە ڕەشی بووە تەخیرێکی کاکەم پێشەمەی بیبن و لەسەر قێر و ئاوە ئەی کاری خێر تازووە بڕێتەوە باش ئەیدی ماڵی ئاوە بیشەڵا ئەمە پێنجشەمە مقەدەر نەبێ جۆزی نامێنیتەوە نە بۆ خۆی بێ بڕچووی ئیش و کارم زۆر قورعان شۆرمانەکەم جەوهەر کوڕم تەلەفۆن بۆ چوار لە کوڕەکەم کە بابە دەمانچۆ بیکەیسیەوە بێن مامە ڕەشیم بۆ بگەێنێت تاک دۆڵەکە بە ساقی چاو بم ئەوم بۆ چیە بۆ عەزیەتی ئەو بم کەی وەختی ئەوەی بە بیکەیسی دوای من بکێ ئەمە خوا ئەگایتی شۆرمانەکە ئەڵێ شوانی بۆقلەمونە کورە بابە سامی ئەوە زۆ گرانەبا لەگەڵ تا بێت کورە بەزاقم وڵی هێڵی قەلە نێرێ بانێ لەگەڵ باشە دەیخوا هەواڵی نووریشم بۆ پرسێت وەرە کوڕم نەچی نێگەێنم وەرە ئاقلانە ئەو پیازە بەرەوە بۆ ماڵەوە باشوورە دەتۆ ئەو سپیە کوڕم دەبڕۆ ئەمرن نەمێنێ دەی پێشم کەوە دەبڕ دەی ئاخ جەوهەر